سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم هەفتەیەکی تر لەگەڵ تالب ئەبینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەیەمەوە بینەران. بینەرانی خۆشەویست لەلای منیشەوە سڵاوتان لەبێ زۆر خۆشحاڵم کە جارێکی تر لە خزمەتێوەی عزیزا بین بە بەرنامەی ئێمە بینەرانەوە. بەرنامە ئەمڕۆکەشمان وەک هەمیشە هەندێک بابەت و نامەی ئێوەی ئازیز لەخۆگرێت کە دوای ناوڕێکی کورد بە دەستپێکی بابەتێک دێنە خزمەت. سەرەتای بەرنامەکە پێم باشە بە کورتە قسەیەک کە هاوڕێ مۆراد بۆی ناردوین دەست پێ بکەین. هاوڕێ مۆراد دەڵێ ئەو ڕۆژە خەم هاتە گوندەکەمان گوتمان ڕێبوارە بەڵام مایەوە. گوتمان میوانە و ماندوو بووە پشوو دەدات و دەڕوات بەڵام دیسان مایەوە و دانیشت و دەستی کرد بە قودانی ئەمبارکراوی هیوەمان.
گوتمان مهمانێکی بەدبەختە دووسێ ڕۆژی دیکە دەڕوات بەڵام دیسان مایەوە بووە یەکێک لە ئەندامانی گوندەکەمان. ئێستا خەم بۆتە کەت خوددا و هەموو کۆڵانەکان بۆنی ئاخ دەدەن هەموو هیواکانی قوتدا و لە جێگای ئەوان پەشیمانی لە دڵاندا کۆ کردەوە. پیرانی گوند هێشتا لە یادیانە ئەو ڕۆژێکە خەم هات نەزانین پاسەوانی دەرگای گوندەکە بوو. بەڵێ دەستخۆش بە منیش قسێک لە بێرتنە ڕاستڵ بگەڕمەوە کە بە جۆرێک بەم بابەتە کە تۆ باست کرد پەیوەندی هەیە ئەلبەت لە گێڕانەوەی بە کوردی بۆ گەیاندنی ناوەڕۆکەکەی نەختێک گۆڕانی تێدا هاتووە. بێرتنە ڕاست ستایشی بیرکردنەوەی مرۆڤ دەکات و دەڵێت مرۆڤی دەسەڵاتدار زیاتر لە هەشتێکی تر لە زانین و بیرکردنەوە دەترسن چونکە بیرکردنەوە شۆڕش دەکات لە تەخت دەکێشێتە خوارەوە و دەسەڵات کە مانای لی دەسەڵاتی زۆردارە لە ناویەبات. ئیمتیازە درۆینەکان نەریت و عادەتانی کۆنی کۆمەڵگاکان مرۆڤ ڕاحەت تەڵەبەکان بەبێ زەڕێک بەزەی لە دەمی شمشێری ڕەخنا تێپەڕ دەکات. بیرکردنەوە هیچ یاسایەک بە فەرمی ناناسێت. سەرچاوە یاساییەکان بە هیچ ناگرێت و بە عەقڵی کۆنیش گرنگی نادات و بیرکردنەوە لە کونی ئەفسانەی دۆزەخ دەڕوانێت و ترس دەستی پێی ناگات. وهروە دەڵێت کە مرۆڤ لە کەیەکی بچووکی نەقوم بووە لە قوڵایی بێدەنگیدا. بیرکردنەوە ئەمە دەبینێت و لەگەڵەوەشدا بە شانازیەوە خۆی پیشان دەدات وەگەوەی گەورەی گەردوونە. بیرکردنەوە چالاک ئازاد و گەورەیە تاکە ڕووناکی ئەم جیهانەیە و گەورەترین مایەی شانازی مرۆڤە. دەی با بیر بکەینەوە پرسیار بکەین هیچ شتێک بە یەقین نەناسین و هەموو شتێک بخەینە ژێر تیشکی ڕەخنە و بیرکردنەوە. فەرمون ناوبڕێک وەربگرن دەگەڕێنەوە خزمەتە. ڕابەرانی کۆماری ئیسلامی سەرڕای ئەو زەربانەی کە لە شەڕ لەگەڵ ئیسرائیل بەریان کۆتووە هێشتا باسی مقاومەت و ئامادەگی بۆ شەڕ دەکەن. لەوانەیە لەبەر ئەوەی کە هەزینەی دانوستان و گۆڕانکاری دوای لە ڕوبەڕووبوونەوەی سەربازی زیاتر دادەنێن. کاکامران ئەمەی وتووە و لێدامەی نووسراوەکەی خۆیدا دەڵێ
کۆماری ئیسلامی لە سەرەتای کاراکردنی مەکانیزمی ماشە بە ئامادەبوون لە کۆڕی شانکای هەڵ دەدات وێنەیەک لە دیپلۆماسیەتی چالاک پیشان بدات و خۆی وەک بەشێک لە بلووکی ڕۆژهەڵات لە دژی هەڕەشەکانی ڕۆژاوە بناسێنێ. بەڵام کەرەسێ ئەم بربەرەکانی دیپلۆماسیە نییە، چۆن لە ناوخۆی وڵاتدا دۆخ بە شێوەیەکی ترە. لێ ناوخۆ قسە لە گۆڕینی دۆخەکەیە کە یەکەم هەنگاوی ڕووخاندنی کۆماری ئیسلامیە. بەڵێ لە بەشێکی تری نووسراوەکەدا باس لەوە کاتکە سەر ڕای زیانە بەرفراوانەکانی شەڕی 12 ڕۆژە کە وەک باسکرا حکوومەت بە چیرۆکسازی لە سەرکەوتن شەڕ وەکو کارێکی کۆنتترۆلکراو پیشانەدا. بەڵام دۆخی ناوخۆی وەک هەڕەشەیەکی زۆر مەترسیدار دەزانێت کە بۆشی کۆنتترۆل ناکرێت، هەر بۆیە ناچێتە پایدانوستا، چون دەزانێت دەبێت تەسلیم بێ و ئەم تەسلیم بوونا کاردانەوەی ناوخۆیی دەبێت کە زۆر لەو کاردانەوەیە دەترسێت کەوا بوو ئەم چیرۆکسازیە و ئەم ڕێوایەتی کۆماری ئیسلامی لەسەر دوو بنچینە دامەزرا بوو. یەکەمیان گەورەکردنی مەقاومەت و ئەو لێدانە کە بەر ئیسرائیل کەوتووە، دووهەمیان کەم نیشاندانی ئەو زەربانە کە لە ئێران دراوە لە کوژرانی فەرماندە بەرزەکانی سپاوە تا ئاشکراکردنی قوڵای نفوزی موساد و زیانبینینی ناوەندە هەستیارەکان لەو شەڕەدا. لەم چوارچێوەیەدا ئەگەر باس لە زیانەکانیش دەکات نەک وەک نیشانەی لاوازی خۆی بەڵکو وەک قوربانیدان و مەقاومەت دەیناسێنێ. کاکامران ئەڵێت کە ئەوەش بڵێن کە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە شەڕ بۆ دەسەڵات وەک کارێکی کۆنتترۆل کرا و پیشان دەدرێت ئەوەیە لە ئەگەری شەڕی داهاتوودا هەندێک لە بەرپرسە سیاسیەکان وا بیر دەکەنەوە کە لە مەیدانی شەڕدا ڕەنگە هاوسەنگی زۆر زیاتر ئەمڕایە لە زیانیاندا بێت، بەڵام دەتوانن بە ڕیوایەت و چیرۆکی سەرکەوتن ئەمە بناسێنن و لەو ڕێگایەوە دۆخی ناوخۆیی بۆ خۆیان باشتر کۆنتترۆل بکرێت کە کۆنتترۆلی شەر وەگەزانین بۆوان هیچ نییە جگە لە سەرکوت. کاکامران لە ئێدامەدا ئەڵێت کاریگەری و ڕۆڵی سپا و بەسیژ لە بواری سیاسیدا یەکێکی تری هۆکارەکانی ئەولەویەتی شەڕ یان هێشتنەوەی فەزای شەڕە. ئەم دوو دامەزراوەیە لەگەڵ بەڕێوەبردنی کاروباری سیاسی ئەمنی لە ئابووری و سیاسەتی ئێراندا ڕۆڵی بەرشاویان هەیە. بەردەوامی ئەم ڕۆڵە و دەستێوەردانیان لە بواری سیاسی ئابووری ئێراندا بە بەردەوامی ڕاگررتنی فەزای شەڕ گرێدراوە. خێرانی دەرەکی بۆیان تەنها هەڕەشە نیە، بەڵکو دەرفەتێکە بۆ وەرگرتنی بودجێ زیاتر، دەسەڵاتی بەرفراوانتر و پێگەیەکی پچەوتر لە پێکاتەی دەسەڵاتدا. بە جۆرێکە زۆرینەی هەنگاوەکانی حکوومەت بەبێ هاوکاریان پاڵپشتیەوە ناشێتە پێشەوە و ئەم پشتبەستنە مۆقعیەتیان مەرکەزیتر دەکات. بۆیە ئەم دامەزراوانە هەڵدەدان کە فەزای جەنگی بەردەوام بێت، نەک بە زۆری بۆ ئەوەی دووبارە بشنە ناو شەڕەوە، بەڵکو زاڵکردنی فەزاکە دەبێتە هۆی ئەوەی کە ئەم دامەزراوە لە ناوەندی بڕیاردا بمێنێتەوە. هۆکارێکی تر دەتوانرێت لە کارکردی حکوومەتدا ببینەوە، چونکە لاگەری هێرشی وڵاتێکی دەرەکی بڕیاردان بۆ حکوومەت ئاسانتر دەکات. لە دۆخی شەڕ یان تەنانەت هەڕەشەی شەڕدا حکوومەت داواکاریەکان و داخوازیەکان بە بیانووی شەڕ دەخاتە پەراوێزەوە یان بە بیانووی فەزای جەنگی سەرکوتیان دەکات. هەموو نیگاکان بەرەو بەهێزبوونی ناوەندێکی فەرماندەیی شۆڕ دەبێتەوە. لاوە دۆخێکدا ڕابەری و دامەزراوە ئەمنیەکان دەستی سەرەوەیان دەبێ. سەرنج بۆ گۆڕان لە دەسەڵات کەم دەبێتەوە و زۆرینەی بڕیاری هەستیار کە کۆمەک بە فەزای جەنگی نەکات بۆ کاتێکی تر دوایە. بەڵەوەش بڵێن چاوان کە دەسەڵات بە باشی دەزانێت کە هەر چاکسازیەک کە دەتوانێت بکرێت دەتوانێت زنجیرەیەک لە داواکاری نوێ لەناو کۆمەلگادا دروستکات. بەڵێ ئەم چاکسازیانە یەک بە دوای یەکدا داواکاری زۆرتر دروست بکات. داواکاریە کە توانای تێکدانی هاوسەنگی ئێستا و دەرهێنانی دۆخ لە کۆنتترۆلی حکوومەتیدا هەیە، بە تایبەتی بۆ سیستمەکە یەکگرتووی خۆی لەسەر جەمسەری دەسەڵات و کۆنتترۆلکردنی کۆمەلگا دامەزراندووە. ئەم جۆرە پرۆسەیە ینی دۆخی ناوخۆی لە شەڕێک کە لانی کەم تا ڕادەیەک توانایی بەڕێوەبردنی هەیە زۆر مەترسیدارترە بۆ کۆماری ئیسلامی. هەروەها بەرپرسانی کۆماری ئیسلامی لە مێژوو ئاگادارن و دەزانن کە دەرەنجامەکانی هەنگاونان لە ڕێگای گۆڕاندا عاقبەتەکەی بەکوێگات. ڕوخانی سۆڤیەت لە بیرۆکەی ڕابەرانی کۆماری ئیسلامیدا هەمیشە وەک ئەنجامی کردنەوەی دەرگای گۆڕانکاریە سیاسیەکان
لێک دراوەتەوە بەراورد کراوە. ئەزمموی ناوخۆیی هەزینەی زۆری هەبووە. چاکسازیەکانی دەیە هەفتاکان بە خێرایی داواکاریەکانی چالاک کرد کە لە ڕوانگەی دەسەڵاتەوە قبول نەکراو بوون و لە کۆتاییدا بووە هۆی سەرکوتی بەرفراوان. ئەم جۆرە ئەزممونانە بۆتە هۆی ئەوەی کە هەر قسەیەک لە گۆڕان وەک هەڕەشە لە دژیمانەوەی سیستمی سیاسی تەماشا بکرێت. و جگە لەوەش دامەزراوەکانی دەسەڵات لە ئێراندا خۆیان بوونەتە ئاستەنگێکی جددی لە بەرامبەر گۆڕاندا. سپان نەک تەنها بەهۆی ڕۆڵی ئەمنیەوە بەڵکو بەهۆی ڕۆڵی بەرژەوەندی ئابوووریە گەورەکانیشیەوە لە چاکسازیە دیموکراتیکەکان زیانێکی زۆر دەبینە، چونکە گۆڕان بە واتای کۆتایهێنان بە دەسەڵاتی تاقمێک لەسەر سەرچاوە ئابوووریەکان کە ئێستا هەمووی لە کۆنتترۆلی سپای پاسداراندا. بەڵێ کاکامران لە کوتاییدا نووسویەتی باسکرا لە ڕوانگەی دەسەڵاتەوە جەنگ دیاردەیەکی کنترۆل کراوە، چونکە دوژمنی دیاریکراوی هەیە. ئامێرە ئەمنی و پرۆپاگەندایەکان بە تەواتی چالاک دەکات و دامەزراوەکانی دەسەڵات لێ سوود وەردەگرن. لە بەرامبەردا گۆڕان نە دوژمنی دیاریکراوی هەیە، نە ئەمرازی کۆنتترۆڵی ڕوون و نەخاڵی وەستانی دیارە. کاتێک دەستی پێکرد دەتوانێت کە لە نەشاراوەکان ئاشکرا بکات و یەکگرتووی پێکاتە لە ناوە تێک بدات. بۆیە لە بەرامبەر هەر داواکاریەک بۆ گۆڕان بۆ دەوەستن و لە تەپڵی مقاومەت لێدەدان. دەستخۆشم بۆ کاکامران ناوبڕێک وەربگرین تالب ئێداوە بەرنامەکەمانە دێت. مسارۆڵەی کوردستانە مەسا چێرای گەشتێرانە مسارۆڵەی کوردستانە مەسا چێرای گەشتێرانە ئەوێنەژین هەنەی شۆرش مەساژینای گەشتی هەنە مەساژینای گەشتی هەنە مسای ئێمە جەماوەرە مسای ئێمە جەماوەرە مەسا شەقامی سەنگەرە مەسا شەقامی سەنگەرە مەساکانی ترسڵەکان دەیدەی دوژمن بودارەوە مەساکانی ترسڵەکان دەیدەی دوژمن بودارەوە مسای ئێمە جەماوەرە مسای ئێمە جەماوەرە مەسا شەقامی سەنگەرە مەسا شەقامی سەنگەرە نەمەڵاو کەشەمە ناوێ
مسارولای کردستانا مسار چرای گشترانا مسارولای کردستانا مسار چرای گشترانا آوه نجین همه شورش مساجین ای گشتیانا مساجین ای گشتیانا بۆ چاوەم چینە لای نامەی یەکێکتر لە بینەرانمان کاک مەجید لە نووسراوەیەکدا کە بۆی نردویدن ئەڵێت ئەگەر چەند ساڵ پێش ئێستا باسی ئەگەری نیشانەگرتنی کەسایەتیە گرنگ و کلیدیە سیاسی و سەربازیەکانی کۆماری ئیسلامی یان ڕوودانی هێرشێکی سەربازی بۆ سەر خاکی ئێران دەکرا زۆر کەس بە درۆیان نەزانی و یانگوت دوورە بەڵام ئەمڕۆ چیتر هیچ کام لەم ئەگەرانە دوور نیە چونکە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا زۆرینەی ئەم تابووانە یەک لە دوای یەک شکاون لەگەڵ ئەمەش داوا دیارە دەسەڵاتی کۆماری ئیسلامی هێشتا ئامادە نییە ئەم ڕاستیانە قبول بکات و بڕیاردەرانی لە جیهانێکی زەهنی و خۆ دروستکراودا دەژین بۆ ساڵانێک قاسمی سلەیمانی تەروریست ئەو هێمای تۆڕی نوێنەرایەتی کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەرحی لابردنی ئەو بۆ ماوەیەکی زۆر لە بیری بڕیاردەرانی وڵاتانی ڕۆژاوایی و تەنانەت بەرپرسانی ئیسرائیلیشدا دیار بوو ترامپ سەرۆکۆماری ئەو کاتی ئەمریکا بە دەرکردنی فەرمانی هێرشی ئاسمانی بۆ سەر کاروانی قاسم سلەیمانی لە بەغدا یەکەمین و گرنگترین تابووی کۆماری ئیسلامیشکە لەگەڵ ئەمەشدا جێبەجێکردنی ئەم فەرمانە نەک تەنها قاسمی سلەیمانی تەروریستی لابرد بەڵکو زنجیرەی فەرماندەیی نوێنەرایەتی کۆماری ئیسلامی لە ناوچەکەشدا هەژاند زەربەیەک کە هێشتا جێگاکەی چاک نەبووتەوە و کۆماری ئیسلامی بە تەواوی لە ناوچەکەدا وە سوپای قودس بە تایبەتی زەعیف کرد بەڵێ لە دوودەی ڕابردوودا هەڕەشەی هێرشی سەربازی بۆ سەرخاکی ئێران هەمیشە لە حاشیەی گفتوگوی نێودەوڵەتیدا مەطرح بوو بەڵام جێبەجێکردنی دوور دەزانرا و بە هێڵێکی سوور دادەنرا کە تێپەڕینی لێ ئەستەم بوو بەڵام ئەم تابۆیەش دوای 7 ئۆکتۆبر تێکشکا ئەمڕۆ هێرشی سەربازی بۆ سەرخاکی ئێران چیتر تەنها هەڕەشەیەک لە سەرکاغەز نییە بەڵکو بووەتە ڕاستیەکی تاقیکراوە لە هێرشە ئاسمانیەکانەوە تا کۆنتترۆڵی کاتی فەزای ئاسمانی ئێران هەموو ئەمانە نمونەی عینی تێپەڕینی جیهان لە هێڵە سوورەکانن کە جاری جاران بە دوور دەزانرا لە دۆخێکی وادا کە هێرشی ڕاستەوخۆ بۆ سەر بەرپرسە بەرزەکانی سپا ئەمنی و سەربازی بۆتە کارێکی ئاسایی و بردمانی هەر خاڵێک لە ئێران چیتر غیرە ممکن نەماوە کۆماری ئیسلامی هێشتا لە تەپڵی مقاومەت دەدات کە لەگەڵ واقعیەتەکانی سەرعارز نەگونجاوە لە ناوبردنی بەرپرسە سیاسی و نیزامیەکانی کۆماری ئیسلامی چیتر لە شۆکێکی دیپلۆماتیک بەڵکو بژاردێکی سیاسی ئەمەڵیاتیشە لەم حاڵەدا پێداگرتن لەسەر پیچاندنی ئۆرانیۆم لە بنکەی بێمتمانەیی قوڵی نێودوڵەتیدا کە بەرهەمی ساڵانێکی شاردنەوە و فێڵکردنیشە چیتر ئیمتیازێکی دانوستانی پێکرا و نازانرێت ئێستا چیتر تابوویەک نەماوە کە دەسەڵاتی ئێران بتوانێت وەک ئامرازی پشگیری کەڵکی لێوەربگرێت نە هەڕاشەی داخستنی تەنگەی هۆرمۆز نە هەڕاشەی تۆڵای سەخت و نە نمایشە موشکیەکان و نەهێزی نیابەتی کۆماری ئیسلامی نایهێوەی قبوڵی بکات کە جیهانی ئەمڕۆ تەنانەت جیهانی یەک هەفتەی ڕابردووش نییە پێداگەریکردن لەسەر نکۆڵیکردن لەم گۆڕانکاریە و دووبارەکردنەوەی کە لە ڕەقی سیاسەتێکە کە جیهان دژی حکوومەتی ئێران یەکخستووە کە تەنها دەبێتە هۆی نزیکبوونەوەی واتە پرۆسەی لە ناوچوونی ڕووخانی سیستمی وڵایەتی فەقی بەڵێ کاکمەجی لە کۆتایی وتارەکەیدا باز لەوە کات ئەڵێ من پێم وایە دەتوانین بێژین کە ڕووخانی کۆماری ئیسلامی تر تابوو نییە بۆتە ئەمرێکی واقع ئەگەرچی جیاکردنەوەی شێرپەنجەی کۆماری ئیسلامی لە جەستەی ئێران هەرچەندە هەزینەی بەرز و پڕ ئازارە بەڵام چیتر ئەوەش تابوو نییە بەڵکو ڕاستیەکی ئێستا لە حاڵی ڕووداندا گرنگەوەیە بە کام ئاراسە ئەم ڕووخانە ڕوو بدات خەڵکی وشیاری ئێران و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ساحەی سیاسی ئێران لە بەهێزکردنی خۆیان خەریکن خۆ ئامادە دەکەن کە بە ئاراستەی وەدیهاتنی ئاواتوارە زووەکانیان بە ئەنجامی بگەێنن
تا لە بە بڕۆینە سەر هەنامەی هاوڕێکانی لە مەریوانەوە بۆمانی ناردووە. لە نووسراوەیەکدا دەڵێ ئێستا بە لە بەرچاوگرتنی جۆخی ئابووری زۆر بنەماڵە پێداویستە ڕۆژانەکانیان بە قەرز تێپەڕ دەکەن و لە ئێدامەدا دەڵێ ئێران ئەگەرچی وڵاتێکی دەوڵەمەندە ئەمڕۆ ڕوبەڕووی یەکێک لە سەختترین قەیرانە ئابووری و کۆمەڵایەتیەکان لە مەژووی نوێی خۆیدا بووتەوە. تەنانەت کڕینی مەوادی خۆراکیش بۆ زۆربەی خەڵک تەنها لە ڕێگای قەرز ممکن دەبێت. وڵاتێک بە سەروەت و سامانی زۆر ئێستا گەیشتوێتە ئەو خاڵێکە خەڵکەکەی تەنانەت بۆ کڕینی بنەڕەتیترین پێداویستیەکانی ژیان لە خۆرات تا مەوادی شوشتن پەنا بۆ قەرز و نسیە دەبن. ئەوەی جاری جاران بە کاڵاکانی گرانبەها وەک ئۆتۆمۆبیلیان کەلوپەلی ماڵەوە سنووردار دەبوو ئێستا بۆ پێداویستیەکانی ڕۆژانە زیادی کردووە. لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا زۆرینەی ماڵەکان تەنانەت توانایی پارەدانی نەقدی 1 کیلۆ گۆشت یان 1 لیتر شیریشیان نییە. تاو ئاسێکە هەر دوکاندارێک دەفتەری قەڵەوی قەرزی کڕیارانی لە پێشی خۆی داناوە. بەڵێ لە درێژەی نووسینەکەیدا کانی بۆمان نووسێت کە ئەم قەیرانە تەنها ئەنجامی هەڵاوسان و خراپبەڕێوەبرنی ئابووری نییە وەمە بەتەنیا هۆکاری تەوەڕۆم نییە بەڵکو ڕنگدانەوەی ئەولەویەتە سیاسیەکانی دەسەڵات لە ئێرانە. لە کاتێکدا کە ملیاردەها دۆلار بۆ پێشخستنی پلانی ئەتۆمی دابینکردنی دارایی شبه نظامیان و گروهە بە وەکاڵەتەکانی ئێران لە ناوچەکە پەرەپێدانی پرۆژە موشکیەکان و شەڕانیابەتیەکان خەرج دەکرێت خەڵک بۆ سادەترین پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی خۆیان تووشی کێشە و گرفت بوون. ئەگەر تیمیشا بکەن لە وڵاتێکدا کە دووەمین هەڵبژاردەی گەورەی گازی سروشتی و سێمین هەڵبژاردەی نەوتی جیهانی هەیە تیایدا کرێکار مامۆستا کارمەند خانەنووشین وەوانە ناچارن بۆ بەڕێکردنی ژەمی ڕۆژانەیان قەرز بن. ئەم ناکۆکی ئازاربەخشە بووەتە هۆی زیادبوونی ڕۆژ لە دوای ڕۆژی کەلێنی نێوان خەڵک و حکوومەت کەلێنێک کە هەڕۆژە تووڕێی و بێمتمانەی قوڵ بە دەسەڵات بۆ چارەسەرکردنی زیاد دەکات. ئامارە فەرمیەکان وێنەیەکی ڕوون لەم دۆخە نیشانەدەن گەرچی ئامارێکی تەواویش نیە. هەڵاوسان و بەرزبوونەوەی ڕێژەی قیمەتی مەوادی خۆراکی ئێستا لە هەڵاوسانی گشتی پێشکەوتووە. لە مانگی ڕابردوودا نرخی نان و دانەوێڵە 16% زیادی کرد لە کاتێکدا کە نرخی خۆراکی و گۆشتی سوور چەند هێندە خێراتر لە داهاتی بنەماڵەکانی شوێتە سەرەوە. بەڵێ هاوڕێکانی لە ئێدامەدا ئەڵێ کاتێک داهات لەگەڵ خەرجی ژیان یەک ناگرێتەوە بورن. بنەماڵەکان ناچار دەبن پێداویستە سەرەتاییەکانیان لە ڕێگای قەرزی کورتخایەنەوە دابینکەن کە بەم جۆرە ملیۆنان کەس لە هەژاری هەمیشەی دیل دەمێنەوە. ئەنجام یەم دۆخە لە دەستانی تەواوی پاشەکەوتەکان و هەر چاوەڕوانیەک بۆ داهاتووی ژیان دەکوژێ. ڕووی کۆمەڵایەتی و دەرونی ئەم قەیرانە گرنگترە. ئاساییکردنی قەرز وەک مکانیزمێکی تەحقیری ڕۆژانەی هاوڵاتیان کە ناچار بە قەرز دەبن دەڕەخسێنێ و کەلێنی قوڵتر لە نێوان کەمایەتی خوشگوزەران و زۆرینەی خەڵکی دەستەنگ و هەژار دروستەکات. ئەم دۆخە لە ڕاستیدا هەستی متمانە بەخۆی خەڵک دادەبەزێنێ و پێکهاتەی ئەخلاقی و کۆمەڵایەتی کۆمەڵگای لەناو دەبات. هەژاری لە ئێرانی ئەمڕۆ تەنها بە واتای برسێتی نییە بەڵکو بە واتای تێکدان لە ئاستی پەروەردە و تەندروستیە کە لە ئەنجامدا دەبێتە هۆی لە ناوبردنی هەر هیوایەک بۆ داهاتوو. کۆمەڵگایەکە دانیشتوانی بەردەوام لەگەڵ مەوعەدی پارەدانەوەی قیستەکان دەست و پەنجە نەرم دەکەن شوێنێک بۆ گەشە پێشکەوتن یان کەرامەتی مرۆیی ناهێڵێتەوە. بەڵام لە هەمان کاتدا ئەم دۆخە زەمینەیەک بۆ ناڕزایەتی و نائامرامیە کۆمەڵایەتیەکان ئامادە دەکات. گۆڕانکاریەک کە دەتوانێت لە ماوەی داهاتوودا ببێتە خێرانی سیاسی و ئەمنی و ئەگەری ڕووخانی سیستم لە پێکدادانی سەربازی زیاتر دەکات. بەڵام قەیرانە گە باسێکی چاون بە تەواوی لەو کاتەدا ینی زۆرتر تون دەبێتەوە کە ئەگەری کاراکردنەوەی و چالاکبوونی میکانیزمی ماشە یان سناپبەک واتە گەڕانەوەی گەمارۆکان لە هەر کاتێکی دیکە ئێستا زیاترە. لە حاڵەتی جێبەجێبوونی ئەم سێناریوێدا ئابووری لە حاڵی ڕووخانی ئێران لەژێر فشارێکی زۆرتردا دادەنرێت. کەمبوونەوەی توندی داهاتی نەوت، دەستپێگەشتنی سنوورداری بۆ بازاڕەکانی جیهان و داڕمانی دارایی تونتر چاوەڕێ دەکرێت کە ڕژیم بەنیازە باری هەزینە قورسەکانی خۆی دووبارە بخاتەوە
سەرشانی خەڵک. ئەگەر ئەمڕۆ خەڵک ناچارن پەتاتە و پیاز بە قیست بکڕن، سبەی تەنانەت نان و ئاویش بۆ زۆرینە دابین نابێت. ئەوەی لە ئێراندا لە حاڵی ڕووداندایە تراژەدیایەکی باوەڕ پێ نەکراوە. وڵاتێکی دەوڵەمەند لە سەرچاوە لەلایەن حکوومەتێکی خاوەن سیاسەتێکی تێکدەر و دژمنکارانە بۆتە یەکێک لە هەژارترین و ناهومێتترین کۆمەلگاکانی ناوچەکە و بگرێت دنیاش. دەرەنجامەکانی ئەم وەزیەت و بارودۆخە دەتوانێت شەپۆلی نوێی کۆچی ناچاری، نائارامیە کۆمەڵایەتیەکان و ناسەقامگیری سیاسی لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بخاتە ڕێوە، کەوا بێت ژیان لەگەڵ قەرز کە ئەمڕۆ چارەنووسی ملیۆنان ئێرانیە تەنها ئەنجامی خراپ بەڕێوەبرنی ئابووری نیە، بەڵکو بەرهەمی ڕاستەوخۆی حکوومەتێکە کە ئایدۆلۆژی و مانەوەی خۆی لەسەر هەزینەی پێداویستیەکانی خەڵک دەباتە پێشەوە. داهاتووی ئەم وڵاتە بە قیست فرۆشراوەوە ئەگەر گۆڕانکاری بنەڕەتی ڕوو نەدات، نەک تەنیانەتەوەیەکی تاحقیق کرا و هەژار تیایدا جێ دەمێنێت، بەڵکو وڵاتێک باقی دەمێنێتەوە کە لە هەر کاتێکی دیکە ناجێگیرتر دەبێت. چاوان ناوبڕێک ببینین بینەرانیشمان ماندوو نەبن، جا بە نامەیەکی تر بگەڕێنەوە لای. صدا بزن وطن وطن، صدا بزن به حکم خون که بیگناه ریختن، صدا بزن به روشنی که خواب بینه‌اش هنوز، به بوسه های حرق خون که فریاد میزنن هنوز، که خشممان شود به مشتمان گره، صدا بزن که زنده، صدا بزن به نام زن، صدا بزن وطن وطن، صدا بزن به حکم خون که بیگناه ریختن، صدا بزن به نام رمز، به عزم و خواست تو و من، ز بردگی ظلم و ستم شود رها این خاک و تن، که خشممان شود به مشتمان گره، صدا بزن که زنده‌ام، صدا بزن به روشنی به واژه‌های آشنا، بزن صدا به زندگی آزادی. نامەیەکی تری بەرنامەکەمان نامەی هاوڕێ هوشەنگە. لە نامەیەکدا نووسیویەتی دوای شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل ئەوەی بەرچاوە جارێکی تر هێرشێکی مێدیایی و ئەمنی دژی ڕەوتی چاپ لەلایەن گروپە ئەمنیەکان و نیوە ئەمنیەکان و تۆڕە مێدیایەکانی وابەستە بەوان دەستی پێکردووە. ئەم هێرشە لە دۆخێکدایەکە کۆماری ئیسلامی تووشی شکستێکی ڕوون بووە و نفوزی موساد و سیا لە ئاستەبەرزەکانی دامەزراوەکانی کۆماری ئیسلامی و دەرەنجامەکانی بە ئاشکرا دیارە. پرسیارەوەیە کە بۆچی ئەم هێرشە دژی ڕەوتە چەپەکان لە ئاوادۆخێکدا تونتر بووەتەوە. بۆ وەڵام بەم پرسیارە دەبێ ئاماژە بەوە بکەین کە کۆماری ئیسلامی بۆ جێگیرکردنی دەسەڵاتی خۆی پێویستی بە سەرکردایەتیەکی سیاسی یەکدەست بوو. لە ساڵی 57 تا 60 مەیدانی سیاسی ئێران لە ڕووی ئامادەبوونی نوێنەرانی بەرژەوەندیە کۆمەڵایەتیە جۆراوجۆرەکانەوە ڕەنگاوڕەنگ بوو. لیبراڵەکان، مجاهدین و چەپەکان هەر یەکەیان بەشێک لە مەیدانیان لەدەستا بوو. بەڵام لەگەڵ قێرانەکانی وەک داگیرکردنی باڵۆزخانەی ئەمریکا و جەنگی ئێران و عێراق، ڕوحانیەت توانی بە بیانووی جۆر بە جۆر بە تەدریج هەموو ڕکابەرە سیاسیەکان دوورخاتەوە، کە داستانێکی دوور و درێژە و دواتر ئەمەدانی بۆ کاتێکی تر. ڕوحانیەتی شیعە لە دەیە 60 بە دوای جێگیرکردنی ئیسلامی سیاسی وەک ئایدۆلۆژیای فەرمی کۆماری ئیسلامی بوو. لە بەرامبەردا هێزە چەپەکان هەڵگری گفتومانی دژ بەم ڕەوسە بوون. عەداڵەتی کۆمەڵایەتی، یەکسانی چینایەتی، سیکۆلاریزم و سۆسیالیزم. تەنانەت دیفاعی حەزبی تووزە ئێران لە سەرکردایەتی خۆمینی نەیتوانی ئەم کەلێنە ناسنامەیە پڕ بکاتەوە.
چونکە مەشروعەتی کۆماری ئیسلامی لەسەر ئیسلامی سیاسی دژ بە گوتاری چەپ دامەزرا بوو تەنیا لە دژایەتیکردن لەگەڵ ئەم گوتارە تێیتوانی جێبگرێ. ئەلبەت بۆ سەقامگیرکردنی ئیسلامی سیاسی هێرش تەنیا بە ڕەوتی چەپەوە نەوەستا، بەڵکو هەر دەنگێکی عەداڵەتخواز سربەخۆی گرتەوە لە کاتی ئەشکەنجە و لە سدارەکانی دەهەی شەستیشەوە تا ئێدامەی هەمان توندوتیژی دەسەڵات پەیوەندیەکانی نیشانی داوە کە بۆ کۆنترۆلکردنی هەر هاڕەشەیەک هیچ سنوور و سەرحەدێک لە توندوتیژی ناناسن. ئاخرین نمونەی بزوستنەوەی ژینا بوو، بزوستنەوەی کە لە ناخی خۆیدا ئاوێنەی گوتاری چەپ بوو وەک دروشمی ژن ژیان ئازادی. بەڵێ کاکۆشنگ لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێت کە میدیاکان و مێژوونووسانی ئەمنی نا ئەمرازی ئاگادارکردنەوەن، بەڵکو ئامرازی بەرهەمهێنانەوەی دەسەڵات، ئەندازیاری ترس و پاکردنەوەی یادی مێژووی لە هێمای بەرگری و عەداڵەتخوازی. بەرهەمی بڵاوکراوەی دژە چەپ لە کتێب و ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و سینەما بەشێکە لەم پرۆژە هەماهەنگە کە بە مەستی ڕەوایی بەخشین بە سەرکوت و خنکاندنی هەر دەنگێکی عەداڵەتخواز بەڕێوە دەچێت. ڕەوتە چەپەکان هەرچەندە ئەمڕۆ هێزی سیاسی بڕیاردەنین، بەڵام هێشتا هێمای مێژووی بەرگری و عەداڵەتخوازین. ئەم پێگە هێماییە بۆ چەپ دەتوانێت ئیلهام بەخشی نەوەیەکی نوێ لە عەداڵەتخوازان و دووبارە لە دایکبوونەوەی ڕێکخراوەکان، حزبەکان و گوتاری چەپ بێت و ئەمە هەمان ئەو شتێک کە مافیای سامان و دەسەڵات بە توندی لێی دەترسن و ڕێگری لە جێبەجێبوونی دەکەن. هەروەکە باس کرا نیگەرانی ئەوان لە چەند ڕێکخراو کە بە ناوی چەپەوە چالاکی دەکەن نییە بەتەنیا، بەڵکو نیگەرانی ئەو گوتارە لە ئازادی و عەداڵەتن کە لە کۆمەڵگادا ڕێشەی داکتاوە. بەم هۆیەشەوە هەوڵەدەن لە چەپ دێوەزمەیەکی پرۆپاگەندایی دروست بکەن و بە ترساندن و چەواشەکاری گەڕانەوەی گوتاری چەپ کۆنتترۆل بکەن، چون تۆڕە مافیایی ئابووری سیاسی و ئەمنیەکان کە سوودی خۆیان لە بەردەوامی ناعەداڵاتی و دەسەڵاتداری ڕانتی دەبینن بەدەست ئەوانەوەیە. سیاسەتی ترساندنی خەڵک لە ڕێگای چەواشەکردنی مێژوو ئامرازێکی بنەڕەتیە بۆ جێگیرکردنی دەسەڵات لە نێو کۆمەلگادا بەدەست ڕژیمە دیکتاتۆرەکانەوە. ئێستایتر ڕوونە کە هیچ دەنگێکی عەداڵەتخواز کە لە زیانی دەستگای سەرکوت بێت، میدیایی و مێژوونووسی ئەمنی دوور ناکەوێتەوە مەگەر کۆمەلگا بگاتە هۆشیاریەکی مێژووی. میکانیزمەکانی ئەندازیاری ترس بەڕاستی بناسێت ئەو کۆمەلگایە و بە بەرگری چالاک لە بەرابەریدا بوەستێتەوە و بەردەوام مقاومەت. بڵێ هێرشکردنە سەر ڕۆتی چەپ لە ئێراندا هێرشێکی سیاسی سادەنیە، شەڕێکی تەواوە دژی عەداڵەت و هیوای کۆمەلگا. هەر نەوەیەکی نوێ کە بێوێت لە ڕێگای عەداڵەت و ئازادیدا هەنگاو هەڵبگرێت ڕوبەڕووی هەمان دەستگای ئەمنی و میدیایی دەبێتەوە. هۆشیاری و کاری ڕێخستن تاکە ڕێگای تێپەڕینە لە سیاسەتی ترس و گەڕانەوەی گوتاری عەداڵەتخوازی بۆ مەیدانی سیاسی ئەرکینەوەی ئێستا و داهاتووشە. سنەی قارەمان، سنەی سەرکەشم، سنەی ڕەنگی سوور ڕوومەتی گەشم، سنەی پێشەنگێم، سنەی سەر بزێ و سەرێردا ناخەی بۆ زاڵم و دێو بەخەباتینێت شارەکەم کورسان دەنگی دایەوە ناوەدا جیهان هێناتە پێشێ بۆ جەرگەی خەبات کچ و کوڕانی خاکی ڕۆژهەڵات هێزی گەل هێزی گەل هێزە بۆ ئازادی بۆ ژیان بەشادی بەشادی هێزی گەل هێزی گەل
هێزە بۆ ئازادی بۆ ژیان بە شادی بە شادی دەیڕۆخێنین کۆڵەکەی زاڵمان وەکو هیچ نێری ناوتی ئاڵمان ئازادی لە خیابانە نەک جێگەی دوژمن و بێگانە بێگانە ئێوە بازووی بەهێزی ژیانن ئێوە دلێر و چاوان پامێکمان هەیە لە هاوڕێی کوێستانەوە پرسیارێکی لێکردوین نامەکەی بەم شێوەیە دەڵێت هاوڕێیانی بەرنامەی ئێمە بینەران سڵاو ماندوو نەبن زۆر سپاس بۆ هاوڕێی کوێستان دەڵێت کە زۆر جار دەبیستم کە ئێوە باسی ئازادی بێ شەرتومەرجی سیاسی دەکەن ئایا دوژمنانی ئازادیش مافی ئازادی دەربڕینی ڕاوبۆچوونیان هەیە ئایا سبەی دوای ڕوخاندنی کۆماری ئیسلامی لایەنگران دەتوانن لە مافە بەهرەمەند بن و ئازادانە بیر و باوەڕی خۆیان بڵاوکەنەوە کە دژ بە ئازادی و مرۆڤایەتیە سپاس لە هاوڕێی کوێستان بۆ پرسیارەکەی بۆ وڵام بەم پرسیارە دەبێت پێشتر چەند بابەت ڕوون بکەینەوە بەڕاستی ئێمە پێمان وایە بنەمای دیموکراسی ئازادی دەربڕینی ڕاوبۆچوونە بە واتای مافی دەربڕینی ئازادانەی بیرروڕا و هەستەکانجا لە ڕێگای قسەکردن نووسین هونەر میدیا یان هەر شێوەیەکی تری پەیوەندیەوە بێت کە ئازادی دەربڕین یەکێکە لە بنچینە بنەڕەتیەکانی هەر کۆمەڵگایەکی دموکراتیک کە زۆر گرنگە بەبێەوەی کە هەر تاکێک بتوانن بیرروڕاکانی خۆیان دەربڕن لە دەسەڵات ڕەخنە بگیرێ یان دژاتی سیاسەتەکانی دەسەڵات بکات دموکراسی جێگیر ناکرێت دەگەرەوە نەبێت وە بەشداری ڕاستەقینە لە کاروباری سیاسیدا مەحاڵ دەبێت کەوایە دیفاع لە ئازادی دەربڕین وەک مافێکی گشتی نەک تەنیا هەر بەهۆی ڕۆڵی گرنگێک کە لە بواری سیاسیدایەتی بەڵکو پێداویستیەکە کە ڕێشەی لە خودی سروشتی مرۆڤدا هەیە مرۆڤ لە بەستەری پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و لە ڕێگای پرۆسەی بەرهەمێنانی ژیانەوە شکڵ دەگرێت و ناسنامەی دەست دەکەوێت وەک بوونەوەرێکی کۆمەڵایەتی بەدیهاتنی تەواوی شان و کەساتی مرۆڤایەتی تەنها ئەو کاتە ممکنە کە ڕێگەی دەربڕینی ئازادانەی خۆی هەبێت بۆیە ئازادی ڕادەربڕین نابێت تایبەتمەندی بێت بۆ نخبەگان ڕووناکبیران یان خاوەندە سەڵاتداران بەڵکو دەبێت مافێکی گشتی بێت بۆ هەموو توێژەکانی کۆمەلگا و بۆ هەموو تاکەکان مافێک بێت بۆ چینە جیاوازەکان کەمینەکان ژنان جیابیران و هەموو ئەوانەی کە بیرروڕاکانیان لەگەڵ ئایدۆلۆژیا یان بەرژەوەندیەکانی هێزە دەسەڵاتدارەکان تەنانەگەت دژایەتیش بکات سنووردارکردنی ئەم مافە بۆ گروپە تایبەتەکان لە پراکتیکدا بە واتای نکۆڵیکردن لە بنەمای کۆمەلگایەکی دموکراتیکە جا ئێستا با بچینە سەر پرسیاری هاوڕێ کوێستان کە ئایا دوژمنانی ئازادیش تا کاتێک دەسەڵاتدار نین و دوای دەسەڵات ئایا مافی ئازادی ڕاددەربڕینیان هەیە؟ هەندێک پێیان وایە کە ئازادی دەربڕینی بیرروڕا نابێت بۆ دوژمنانی ئازادی بەکار بهێنرێت دەڵێن کە هێزە فاشیستەکان نژادپەرستەکان یان ڕەوتی ئاینی ڕەنگە لە ئازادی دەربڕین کەڵوەربگرن بۆ بڵاوکردنەوەی ڕق هەڕەشەکردن بە دیموکراسی و لێسەنەوەی ئازادی خەڵکانی تر ئەلبەتە ئەمە نیگەرانیەکی جدیە بەڵام چارەسەرەکەی سڕینەوەی بنەمای ئازادی دەربڕین نییە بەڵکو دیفاعی بەردەوام لە ئازادیە بۆیە وەڵامەکە ڕوونە بڵێ بەڵام نەک لە هەڵوێستی سیاسی بە واتایکی تر بەرگری لە مافی دەربڕینی ئەوانە نەک دیفاع لە ناوەڕۆکی دەربڕینەکانیان قسەکە سەبارەت بە دیفاع لە مافی یەکسانی هەمووان بۆ دەربڕینی ئازاد بێگوێدانە مەزموونی بۆچوونەکانیانە دیفاع لە ئازادی دەربڕین بۆ دوژمنانی ئازادی بە هیچ شێوەیەک ناکاتە مانای پەسەندکردنی سیاسی یان ئەخلاقی ئەوان یان قسەکانیان بەڵکو بەرگریە لە مافێکی گشتی و یەکسان بۆ دەربڕینی ئازادی بۆچوونەکان تەنها لە کۆمەڵگایەکدا کە ئازادی دەربڕین بە شێوەیەکی بێ شەرت و مەرج دامەزراوە دەتوانین بە ئاشکرایی ڕوبەڕووی بیرکردنەوەی دژی ئازادی مرۆڤایەتی ببینەوە ڕەخنیان لێ بگرین و شکستیان بدەین ئەگەر ئەم بوارە داخرا بەر لەوەی ئەم هێزانە زیان ببینن هێزی کۆمەڵگایەکی ئازاد زەرەرەکات بەڵێ لە کۆمەڵگایەکدا لەسەر بنەمای دابەشبوونی چینایەتی دامەزرابێت ئازادی دەربڕین ڕەنگە بە شێوەیەکی فەرمی بۆ هەمووان
پەسەند بکرێت بەڵام لە پراکتیکدا و لە عملدا ئەم ئازادیە نایەکسانە و سنووردارە. چینی دەسەڵات دەستیان بەسەر ئامێرەکانی بەرهەمهێنانی مادی و معنەویدا وەک ڕاگەیاندن، سیستەمی پەروەردە، دامەزراوە کولتوریەکان و یاسا فەرمیەکانی کردوتە ئامرازێک بۆ پاراستن و دووبارە بەرهەمهێنانەوەی سەروەری چینایەتی خۆیان. لە دۆخێکی ئاوادا ئەوەی پێی دەوترێت ئازادی ڕادەربڕین زۆر جار هیچ نییە جگە لە ئازادی سەرمایەدارەکان و دامەزراوە پەیوەندیدارەکانیان بۆ بەرهەمهێنان، دووبارە بەرهەمهێنانەوە سەپاندنی گوتاری دەسەڵات و لە بەرامبەرشدا کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی زەحمەتکێش لە ڕێگە ڕاستەقینەکان بۆ دەربڕینی بۆچوونەکانیان ڕێخستن، ڕەخنەی دەسەڵات و گەیاندنی دەنگیان بە کۆمەڵگا بێبەش دەکرێت. تا کاتێک ئامێرەکانی پەیوەندی بڵاوکردنەوە پەروەردە و کولتور لە دەستی چینی حاکمدا بێت، دیارە ئازادی ڕادەربڕینیش بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش تەنیا شێوەیەکی فەرمی و فۆرمالیتە و بەتاڵ دەبێت. ئەمە هەمان ئازادی فەرمی لیبراڵیە، ئازادیەکە لە ڕواڵەتدا بۆ هەمووانە، بەڵام لە ڕاستیدا تەنها بۆ ساحەب دەسەڵاتی سیاسی و ئابووری سوودی لێوەردەگرێت. لە تێڕوانینی ئێمەوە مەسەلەی گەرەنگ لەم ئەڕانتەدا تێکۆشان بۆ شکاندنی ئەم سیستمە و کردنەوەی بوارە ڕاستەقینەکانە بۆ گفتوگۆ، ڕەخنە، هۆشیارکردنەوە و ڕێکخستنی کۆمەڵایەتی. لە ڕاستیدا بۆ خەڵکی بندەستی کۆمەلگای ئەمڕۆ ئازادی دەربڕین پێویستیکی ژیان بۆ تێکۆشان و ڕزگاریە. کرێکارەکان و خەڵکی زەحمەتکێش بۆ بەرگریکردن لە بەرژەوەندیەکانیان پێویستیان بە ئازادی دەربڕینی ڕاستەقینەیە، ئازادیەک بۆ ڕەخنەی سەرمایە، ئاشکراکردنی زوڵمی چینایەتی و دروستکردنی دامەزراوەی ڕاگەیاندن و کەلتوریەکانی سربەخۆ لە سەرمایە. بەڵام تا کاتێک ئامێرەکانی پەیوەندی و کەلتوری لە چنگی سەرمایەدا دەمێنەوە، ئەم ئازادیە بۆ چینی کرێکار هەمیشە بە سنوورداریەوە دەبێت. بە دەربڕینێکی تر لە کۆمەڵگا چینایەتیەکاندا ئازادی دەربڕین لە پراکتیکدا نایەکسانە. چینی حاکم ئەم مافە دەکاتە چەکێک بۆ چەسپاندنی سەروەری. لە بەرامبەردا چینی کرێکار دەبێت ئازادی دەربڕین بکاتە ئەمرازێک بۆ تێکۆشانی چینایەتی، چەکێک بۆ ئاشکراکردنی دەستدرێژی و دروستکردنی بەدیلی سربەخۆ. لەبەر ئەوە بەرگریکردن لە ئازادی دەربڕین بۆ چینی کرێکار بەرگریکردنە لە مافی ڕەخنەی دۆخی ئێستا و دروستکردنی جیهانێک بەبێ دەستدرێژی. تەنها لە کۆمەڵگایەکدا کە ڕزگار بوو بێت لە سەروەری و زوڵمی چینایەتی، ئازادی دەربڕین دەتوانێت بەڕاستی بۆ هەمووان دیاری بکرێت. بۆیە بەرگریکردن لە ئازادی دەربڕینی بێشەرت و مەرج بەشێکی گیانەکراوەی تێکۆشانە بۆ دیموکراسی ڕاستەقینە و ڕزگاری چینی بندەستی کۆمەڵگا. زۆر سپاس بۆ هاوڕێی کوێستان بۆ ناردنی ئەم نامەیە. دەستی خۆش بێ و سپاس. شقام کۆڵان بە کۆڵان ژینا زیندووە دلێر و جوان ڕەمزی خەباتە دڵپڕاواتە هاواری ژنە دژدە سەڵاتە بەدوو وێڵم ئەی پەریزادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە لاچکەکەت لەسەر جادە بەلادە ژینەی چاوجوان ئەگریجت لەسەر کوڵمت بەلادە ژینەی چاوجوان سەر هەڵدان ژینە بەرخۆدان ژینە ژینە ناوی تۆ کڵپەی ئاورینە هەستە ببینە ئەو ڕقوقینە لە تۆڵەی تۆوە گڕی سوورە سەریشینە سەر هەڵدان ژینە
ژینە لە دوو تا هاتون گەلی ئازادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکە دلادە لە چەکلادە ئەگەری جەت لەسەر کوڵمت بەلادە لە چەکلادە بە دوو تا هاتون گەلی بندەستان کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکە دلادە لە چەکلادە ئەگەری جەت لەسەر کوڵمت بەلادە لە چەکلادە گیانبەختکردنی تێکۆشارێکی دیرینی کۆمەڵە لە شاری سنە. زۆر بەداخەوە ئاگادارکراینەوە کە ڕۆژی هەینی ڕێکەوتی شواردەی خەرمانانی ساڵی 1404 هەساوی کاک محەممەد سەید لۆتفی خەڵکی ئاوایی ئەوەی هەنگ بەهۆی نەخۆشی گیانی بەخت کرد. کاک محەممەد بۆ ماوەی چەندین ساڵ ئەندامی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە بوو و پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ هاوڕێ تۆفیق ئەلیاسی ناسراو بە تۆفیقی حەمەلاو هەبوو. هەروەها کاری گواستنەوەی بەڵگە نهێنیەکانی کۆمەڵەی لاستۆ کرد. کاک محەممەد کەسێکی خۆشەویست و جێگەی متمانە و وەفادار بە ئامان جوارمانەکانی کۆمەڵە بوو. لە ساڵی 1367 هەتاویدا دەستگیر دەکرێت و بۆ ماوەی 1 مانگ لە زیندان دەبێت. دواتر لە ساڵی 1369دا بۆ جارێکی دیکە دەست بەسەر دەکرێت و بە 3 ساڵ زیندان مەحکوم دەکرێت کە 11 مانگ لە حکومەکەی لە زیندان و پاشماوەی حکومەکەی بە شێوەی تالیقی دەبێت. زۆر بەداخەوە لە نەخۆشخانەی تەوحیدی شاری سنە دوای 6 مانگ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نەخۆشی شێرپەنجە گیانی عەزیزی بەخت کرد. کاک محەممەد تا دوا هەناسە وەفادار بە ئارمانەکانی کۆمەڵە و سۆسیالیزم مایەوە و بە درێژایی تەمەنی تینووی ئازادی و دنیایەکی بێچەوسانەوە بوو. بەم بۆنەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی لە بنەماڵە و خەڵکی ئاوایی ئاوی هەنگ و شاری سنە دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕڕێبوار. ماڵاوایی لە ژیانی دایە عسمەت زەندی لە شاری سنە. زۆر بەداخەوە ئاگادارکراینەوە ڕێکەوتی دوی خەرمانانی 1404 هەتاوی دایە عیسمەت زەندی دایەکی گیان بەخت کردووی ڕیزەکانی کۆمەڵە کاک عوبەید مەکتوبی گیانی بەخت کردووە. دایە عیسمەت لە دایکبووی ساڵی 1340 هەتاوی لە گەڕەکی جۆراوەی شاری سنە بوو. دایە عیسمەت کەسێکی میهرەبان و لە خۆبردوو جێگای متمانەی خزم و کەسوکار و کەسێکی خۆشەویست بوو و وەکو هەموو دایکانی گیانبەخت کردوان تەمەنی لە ماتەمینی ڕۆڵە گیانبەخت کردوەکەی کاک عوبەید مەکتوبی کە لە ساڵی 1359 هەتاوی لە ئاوایی کێڵانەی سەر بە شاری سنە گیانی لە پێناو ئامانجە پیرۆزەکانی کۆمەڵە بەخت کردبوو. هەروەها لە خەمی دوارە دیتنەوەی کاک حسین مەکتوبیش کە بۆ ماوەیەک پێشمەرگە بووە بەسەر برد. لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و لە ڕێگای ئەم بەرنامەیەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی خزم و کەسوکاری دایە عیسمەت دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان نەزانین. یادی عەزیزیان بەرز و بەڕێز بێت. ماڵاوایی لە ژیانی پێشمەرگێکی دێرینی کۆمەڵە لە شاری بۆکان. کاک عومەر خزرپور ناسرا بە ئەمیر ساڵی 1337 لە ئاوایی تازەخەڵای سەر بە ناوچەی بۆکان لە بنەماڵێکی هەژاردا لەدایک بوو. بۆ
بۆ هۆیەوە هەر لە سەرەتای تازەلاویە بۆ یارمەتیدان بە بژێوی ژیانی بنەماڵەکەی شانیدایە بەرکار و ڕەنجی تااقەت بڕۆکێن. شۆڕشی 1357 هەتاوی لە دژی ڕژیمی شا لە ئێران تروسکاییەکی ومێدی خستە دڵی کاک عومەر و بە هەزاران لاوی دڵپڕ لە هیوای کوردستان و پاش ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵا زۆر زوو لەگەڵ سیاست و ڕێبازی ئەو تەشکیلاتە ئاشنا بوو و وەک لایەنگر و هەڵسوڕاوێکی دڵسۆز و ماندووی نەناس لە ئاواییەکەی خۆیان و دەوروبەر ئامانج و بەرنامەکانی کۆمەڵی تەبلیغ دەکرد. لە ساڵی 1360 تاویدا کاتێک کە شاری بۆکان لەلایەن هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامیەوە داگیرکرا بوو، هاتە ناو ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵا و لە مەقەڕی کۆمەڵە لە ئاوایی تازەقەڵا سازماندرا. کاک عومەر لە ماوەی نزیکەی 3 ساڵ تەمەنی پێشمەرگایەتیدا لە زۆربەی چالاکیەکانی هێزی پێشمەرگا لە ناوچەی بۆکان فیداکارانە بەشداری کرد. کاک عومەر کۆتاییەکانی ساڵی 63 هەتاوی بە مەبەستی یارمەتیدان بە بژێوی ژیانی بنەماڵەکەی وازی لە پێشمەرگایەتی هێنا و گەڕایەوە شاری بۆکان. دوای گەڕانەوەی بۆ ناو شاریش بۆ ساتێک وازی لە کار و هەڵسوڕانی سیاسی نەهێنا و بەردەوام ئەوەی کە لە ناو ڕێزەکانی کۆمەڵەدا فێری بووبوو و بە دڵ و باوەڕ بە دڵەوە باوەڕی پێی بوو بەکردەوە لە ناو بنەماڵە و شوێنی کار و ژیانیدا تەبلیغی دەکرد و هاوکات جینایەتەکانی کۆماری ئیسلامی لە قاو دەدا. لە کۆتاییەکانی دەی هەشتادا بەهۆی بێکاریەوە وێڕای بنەماڵەکەی بۆ کارکردن چووە شاری تەورێز و لە پاڵاوگەی نەوت دەستی بەکار کرد. هاوکات وە کرێکارێکی وشیار و وەفادار بە ڕێبازی ڕزگاری چینی کرێکار لە ناو هاوچینەکانیدا کاری وشیاری دەرانەی دەکرد. دوای نزیکەی 20 ساڵ کارکردن بۆ سەربردنی سەردەمی بە ساڵاتچوونی لە تەورێزەوە گەڕایەوە بۆ شاری ورمێ، بەڵام بەهۆی ڕەنج و کاری تااقەت پڕوکێنەوە تووشی نەخۆشی دڵ بوو. ئەگەرچی نەشتەرگەری بۆ کرا بەڵام بەداخەوە ڕۆژی دووشەممە لە ڕێکەوتی حەفتەی خەرمانان 1404 هەتاویدا دڵە گەورەکەی لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵاوایی لێکردی. جێگای ئاماژەیەکە کاگەمیر وەک کرێکارێکی وشیار زەحمەتکێش و لایەنگرێکی دڵسۆز و بە ئەمەگی کۆمەڵە سەربەرزانە ژیا و تا دواساتەکانی ژیانی شێلگیرانە و بێڕاڕایی لەسەر بیر و باوەڕی کۆمۆنیستی خۆی وەفادار مایەوە و لە ناو دۆست و ئاشنایانی خۆیدا کەسایەتێکی خۆشنا و خۆشەویست. ئەمەش لەلایەن سەرجەم ڕیزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێرانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکاری سەربەرزی کاک عومەر و دۆستان و خەڵکی ناوچەی بۆکان و دەوروبەری دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژاریان دەزانین. یادی عەزیزیان بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەرانمان. زۆر سپاس بۆ ئێوەی عەزیز کە تا بە کۆتایی سەبر و حەوسەڵەتان بەخەرجا و لەگەڵماندا بوون و بۆ هیوای کە ناوەڕۆکی بەرنامەکە جێگەی سەرنجی ئێوەی عەزیز بوو بێت. عزیزانی خۆشەویستان، زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون. چاوەڕێ هەرچی زیاتری نامە و ئیمەیلی ئێوەی خۆشەویستین بۆ هەرچی زیاتر ڕێزانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێ بکەن و ڕاو بۆ چوونەکانی خۆتان بۆمان باس بکەن. زۆر سپاس. ماڵەوە.